وەڵا بەڕێزانە چینە لای بژار دەباغ پەیامنێرمان لە سلێمانی بۆ وەرگرتنی زانیاری لەسەر کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کامڕۆ بەڕێوەچێت. بژار نوێترین زانیاریەکان لەسەر کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ ئەمڕۆ چییە؟ بەڵێ سڵاو لەوێ سارە دیارە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێوە دەچێت و لە کۆبوونەوەکەدا کۆمەڵێک تەوەر و بابەتی گرنگ تاوتوێ دەکرێت. من بۆی کە زانیاری زیاتر و دروستتر وەربگرین ئێستا دەچمە لای بەڕێز دکتۆر ئاڤاڵ ئەبوبەکر سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. دکتۆر سڵاوت لێبێ سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەن ئێوە لە کۆبوونەوەکەدا چی تاوتوێ دەکەن و پرسانە چێکە دەخرێتە بەرباس؟ ئێمە 22هەمین کۆبوونەوەی ئاسایی خۆمانە ئەمڕۆ لەم کۆبوونەوەیە سێ ڕوونکردنەوەمان بەدەست گەیشتووە. دوانیان لە سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیرانەوە کێکیشیان لە وەزارەتی ناوخۆوە. ئەو ڕوونکردنەوانە بە دەستەی سەرۆکایەتی بە هەماهەنگی لەگەڵ لیژنەی یاسایی ئەنجومەنی پارێزگای سلێمانی تێبینی وەڵامدانەوەی خۆی هەیە لەسەر بابەتەکان و ئەوانە پێشکەش بە ئەندامانی ئەنجومەنەکەین بۆی بەرچاوڕوونیان هەبێ لەسەر ئەو بڕیارانەی کە خۆیان لە ڕابردووە دەنگیان پیاون و ئەوانە تەواوکردنی دامەزراوە دەوڵەتیەکانی ئەم وڵاتەیە هیچێکێ لەو بڕیارانە نەڕەت کراونەتەوە نە هەڵوەشێنراونەتەوە نە تەعنیان لێگیراوە، بەڵکو کۆمەڵێک ڕوونکردنەوەیە لەبەرەوەی دۆکۆمنتی پێویست دەبەردەستی ئەو لایەنە بەڕێزانانە بووە. ئێمە هەمویان بۆ ئەنەرینیان خینە بەردەست و پێشوەخت قسەمان لەگەڵا کردوون کە تەواو ئەو بڕیارانەی ئێمە یاومانن یاساین و کۆی ئەو سێ بڕیارە ئیشیان لەسەر کراوە و بەشێکی زۆریان فەرمانی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و شوێنەکانی تری بۆ دەرچووە. پەرلەمانی کوردستان هەمویانی پەسەند کردووە کە تاکە شوێنە ئەتوانێت چاودێری ئەنجومەنی پارێزگاکان بکە. داواکاری گشتی پشتیوانی کردو و داوای کردووە کە بێ بە بڕیار و بێ بە یاسا لە پەرلەمانی کوردستان. ئومێد دەکەین ئەمڕۆ ئەو ڕوونکردنەوەی بە تەواوی گەڵاڵە بێ بۆی دوجار بێ بە ڕوونکردنەوەی تەواوی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر ئەو ڕوونکردنەوەانە. دکتۆر ئێوە واتە ئەو ڕوونکردنەوەی ئەنجومەنی وەزیران بە نایاساییە زانینە خۆ چ وەڵامدانەوەیەکتانە؟ نا ئێمە بەلامانەوە سروشتیە، پێمان وایە لە دڵسۆزیەوە هاتووە، لە خەمخۆریەوە هاتووە، لە بەراوردکردنە بە یاساکە، بەڵام ئێمەش هیچ لادانێکمان لە یاساکە نەکردووە و لادانێکشمان لە یاسابەرکارەکانی هەرێم نەکردووە. لەبەری تایسا ئەو ڕوونکردنەوەی هاتوون خۆیان نێوان دژیان تایەوەی وەزارەتی ناوخۆ لەسەر هەمان بڕیار تێڕوانینی جایە بۆی سەرۆکایەتی دیوان ئەوەی کە هەیە ئێمە لەسەر بنەمایەکی یاسایی بە پێی یاسای ژمارە 3 شەکانمان کردووە و پابند بوون بە یاسابەرکارەکانەوە. هەموو دۆکومنت و زانیاریانە بۆ بەڕێزیان بەرزەکەینەوە و ئەوانیش پێشوەخت پیان وتوین کە ئەوان بەرچاوڕوونی تەواویان لە هەنێک بڕیار نەبووە، داوای ئەو بەرچاوڕوونیانیان کردووە و هیچ یەکێک لەوانەوە کوتم ڕەت نەکراوەتەوە کۆی ئەوانە ئیستا لە جێبەجێکردنە. دکتۆرم قەیرانی کێسا هەرێمی کوردستانی تایەوە نەچوونەوەی سەرۆکی پەرلەمان بۆ هەوڵی پەرلەمان و ناردنەوەی وەزیرەکانی بسووتنەوەی گۆڕان لە نێو حکوومەتدا هیچ کاریگەرێکی لەسەر ئەدای ئەنجومەن یاخۆ هیچ کاریگەرێکی لەسەر کاری ئەنجومەن بەناڕاستەوخۆ دیارە دروستیەکەوە لەسەر کەرتی گشتی و ژیانی گشتش دروستیەکە، بەڵام ئێمە نامانەوێت ئەم کۆبوونەوەی بۆ ئەوەیە وەڵامی ئەوە بینەوە. ئێمە ڕێپێناین دووەم دامەزراوی نوێنەرایەتیکردنی خەڵک دوای پەرلەمان پەک بخرێە هەوڵێک لەوە بێ ئەو لایەنە بەرپرسانەش جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە هیچ ئیرادەیەک بۆ ئەوە نییە، چکە دوجار ئەمە دامەزراوێکی نوێنەرایەتیکردنی خەڵکە. ئێمە لە کارەکانی خۆمان بەردەوامە بین، بەڵام بە دڵنیاییەوە قەیرانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەن ڕنگدانەوەی بەسەر کۆی ژیانی گشتی و سیستەمی گشتی و دابی گشتی و نەزمی گشتی هەرێمی کوردستانەوە هەبووە. دکتۆر یەکێک لە بابەتەکانی تر لە بچوار کاتژمەی ڕابردوودا باسی لەوە دەکرا کەمبوونەوەی نرخی بەنزین بوو لە سنووری پارێزگای سلێمانی. ئەمە تا چەند ڕاستەوە تا چەند کاری بوو؟ بەڵێ ئێمە لە زۆر کارمان کردووە. ئەو کاتێک کە بەنزین بە نرخێکی زۆر گرانە دراوە نەبوو، کوالیتەکەی زۆر خراپ بوو، ئەو فیلپەمپا سووتە بە هەوڵ و هیمەتی لیژنەی پیشەسازی و وزە و سوتەمەنی ئێمە و هەوڵی پارێزگای سلێمانی هەموو ستافەکەیان و سوتەمەنی لێرە و خەمخۆرانی ئەم پارێزگایە هەوڵمان ناکە چ کوالیتەکەی باشکەین، چ بڕەکەی زیادکەین، چ نرخەکەی بینینە خوارەوە. ئێستاش هەوڵێکی جدی هەیە بۆ ئەوەی کە هەوڵ بین لەو نرخەشی کە دیاری کراوە کەمتر بکرێتەوە بە کوالیتێکی باش بۆ ئەوەی لە خەڵک بتوانێت زیاتر و باشتر سوودمەند بێ. دکتۆر بە پێی ڕێکەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت 2 ساڵی ئایندا پۆستی پارێزگاری سلێمانی ڕادستی بزوتنەوەی گۆڕان بکرێتەوە. خودی بەڕێستان دەبێت ئەو پۆستە وەرگن. ئایا هەڵۆسی تۆ لە بەرامبەر ئەم ڕێکەوتنە یاخود ئەو ڕێکەوتنە وەکو خۆی ماوەتەوە لە 2 ساڵی ئایندەدا ئەو پۆستە ڕادستیەوە دەکرێت؟ ئەو ڕێکەوتنە وەکو خۆی ماوەتەوە، بەڵام ئەوەی کە ببن وەکو سەرۆکی ئەنجومەن بۆم گرنگە ئەوەیە چۆن ژیان لە وڵاتەیە ڕێگەخرێت، چۆن دەستا و دەستی دەسەڵاتەکان ئەکرێ، چۆن یاسا سەروەر ئەبێ و چۆن ئارامی و ئاشتی و ئاوەدانی زیاتر گەشاکە، ئاشتی کۆمەڵایەتیە پارێزێ. بۆ من ئەوەندەی هاتنەدیەم ئامانجانە گرنگن، هیچ پلە و پایە پۆستێ گرنگ نی. پۆستی پارێزگار خودی خۆدوکو دکتۆر ئاڤاڵ ئەبوبەکر وەری دەگری لە 2 ساڵی ئایندە؟
بە پێ و ڕێکەوتن نامەی هەیە کە بڕیارە وەری بگرین و تا ئیستاژۆ ڕێکەوتنە لە بواری جێبەجێکردنە وەکوتم ئەو پۆستە بۆ خزمەتکردنی خەڵکە ئەگەر هەر کاتێ پێمان وابێ ئەو پۆستە بێ بە کێشە و گرفت ئەوە من وەکو کەسی خۆم نەگڕای بزوتنەوەی گۆڕان زۆر بە سروشتیە زانم چکە دوجار ئەوەی سەرەکەوێ ئیرادەی خەڵکە و ئەوە دەنگی خەڵکەکە و ئیرادەی دروست کردووە و دوجارەوە خەڵکە بێ و بڕیارە بن تەنانەت ئەو بڕیارە لەناو هۆڵی ئەنجومەنەشان نادرێ بەڵکو بڕیارە پێشتر دکتۆر و بڕیارە لەلایەن خەڵکەوە درا دراوە و ئێمەش جێبەجێەکەین و سالەباری جێبەجێکردنە واتەی ئامادەن سازشی لەسەر ئێمە سازشی لەسەر ناکەین ئێمە ئەو ساژدەی لەسەرمان کردو ڕێکەوتنێکی بەرهەمهێناوە هەموو لایەنەکانی ئەو ڕێکەوتنە پابندن بە ڕێکەوتنەکەیانەوە. سپاس. سارا کۆی وتەکانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەوە کۆبۆ کە ئەمڕۆ لە دانیشتنەکەی ئەمڕۆیاندا وەڵامی ئەو داواکاریانە خودە و کتابانە دەدەنەوە کە لەلایەن ئەنجومەنی وەزیران وەزارەتی ناوخۆی حکوومەت یاریمی کوردستان و ئاراستان کراوە و کۆمەڵێک بابەتی دیکە کاویش پۆستی پارێزگاری سلێمانیەوە داوەزینی نرخی بەنزینە کە ڕاستەخۆ لە زاری سەرۆکی ئەنجومەنی پارێزگاوە بۆ ئێوەمان گواستەوە من دەبێ ڕاستەخۆکە ئێستا ببڕۆم لەبەری کۆبوونەوەکە دەست پێکاو سەرجەمەندامانی ئەنجومەن لێرە ئامادەییان هەیە من ڕاستەخۆ دانیشتنی ئەنجومەنی پارێزگای سلێمانیتان بۆ دەگوازمەوە. بەڵێ بژار سپاس بۆ تۆ لەگەڵمان بووی بۆ هەر پێشهاتێکی نوێت دەگەڕێینەوە لات.